ئێمە وەکو ماڵی دایکم و گروپی مێخاگەڵ ساوین بە بەشداریکردنمان لەم پێشانگایە زۆر خۆشحاڵ بووین. ئێمە بە دوو شێوە بەشداریمان کردووە، هەم بە خواردنە کوردەوارەکان و هێشتنەوەی کولتوری کوردایەتی و هەروەها بە جلوبەرگ و جلی دەستچنین و بە دەستمان پێ کردووە. زۆر خۆشحاڵە بین، هیوادارین ئەم پێشانگایانە بکرێتەوە لە ناوچەکەماندا. بەس بەداخەوە کاتی پێشانگاکە لە کاتێکدایە کەموچە نیە، هاوڵاتیان لەم کاتێ ئێستاە لە قەیرانان. ئەگە تۆزێت تاخێرتر کرایەتە ئەو کاتی موچە بەهاتایە و خەڵک موچە وەرگتایە زۆر باشترە بوو و هاتنی خەڵک و ئامادەبوونی خەڵک لای ئێمە ئەمە پاڵپشتێکی گەورە بوو بۆ ئێمەی گەنجان و کچانی کەلار کە بەشداری بکەین لە پێشانگای وادا. ئەمڕۆ وەکو میوانێک بەشداریمان کردووە و حەزمان کردووە ئەم پێشانگای بینین کە بەڕاستی بۆ ئێستا بۆم حاڵشە زۆر پێویستە، چونکە خۆمان نەزانین ئەم زروفە ئێستا تێکەوتون لەم قەیرانەیە، لەم زروفە ناخۆشەی کە هەمووان بەهۆی کەرەنتینەوە ماوەیەکی زۆرە تێکەوتون. بۆ خەڵکی گەرمیش بە تایبەتی کە یەکەم جارە فستیڤالێکی وا بکرێتەوە زۆر بۆ خەڵکەکە، هەم بۆ چاوکراوەی هەم بۆ دڵنەوایکردنی، بۆ ئەوەی کە وردە دووبارە بازار بوەژێتەوە. ئەو نەهامەتی کەوتتیایە کەمە ئارام بنەوە خەڵکی، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی بیرکردنەوەیان و کەمێک ئارام بنەوە، کەمێ جەوەکە وای لێ بکاتیانە بۆ هەموو خەڵک سوودی خۆی هەیەمە و خەڵکیش کەمێ لەو ناڕەحەتیە دەرەچێت. وایە بێگومانەوەش کاریگەری خۆی هەیە، بەڵام هەستەکەم لێرە شتەکان هەم هەرزانتر کراون وەک لەوە نییە کە بێژی لە بازارەکانە، هەم سوودیشی ئەبێت بۆ ئەوەی کە لە بازاڕیشی خەڵکی بە هەمان شێوە موچە دواکەوتووە، لەگەڵەوەشە لە بازارە ئابووری زۆر دواکەوتووە، ئەوەیشە سوودی ئەبێ بۆی کە بورژێتەوە وردە خەڵکیش ڕاستە ئەوەی کاریگەری زۆر کردووە، بەڵام هەستەکەم باش بێ بۆ ئێستاکە. ئەمڕۆ من جارێکان سرەتامە، جارێکان شتێکی وام نەکڕیوە و تەنها سێرم کردووە. کرێماتمانەیە، کرێماتەکان هەمووی گیاین، دروستکراوی دەستی خۆشمانن، کرێمی سەدەفمان. ئێمە کە بەشداریمان کردە وەکو کۆمپانیا بۆ ئەوەی زیاتر کاڵاکان بناسرێەوە، زیاتر لەوەیە کە بەڕاستی گرنگی زیاتر بدرێتە کوالیەتی زیاتر شتەکان. بە حەز ئەەکەم لایەنی ئەوەی کە گەیەنێرەکانن بتوانن تیشکەنە سەر ئەوەی کە ئێستا هەندێک کۆمپانیا هەیە لە بێخی دنیاوە بەڕاستی شت دێنێ کە سیرەکەین با زیاتر بە شتە کوردەواریەکان هین نەکەن، ڕکلامەکە نەکەن، چونکە تۆ سیرەکەی کابرا موادێکی هێناوە لەو بێخی دنیاوە هێنایەتی بۆ کوردستان بە تایبەتی بۆ کەلاریش سیرەکەی وەنە گرنگی پێ نادرێ، بەڵام کە هەندێک شتی بابەتی کوردەواری هەیە بەڕاستی تۆ گرنگی پێ بدەی، گرنگی لێ نەدەی، ئەولەوێتی هەیە لە ناو کوردەواری خۆمانەوە، ئەولەوێتی هەیە لە ناو خەڵکە، بەڵام تۆ چ مادەیەک بخۆی، چونکە بابەتی کوردەواری بە بەردەوامی ناخورێ، تۆ سیرەکەی زەیتێکە، ڕۆنیەکە، برنجێکە، شتێکە زیاتر تەرکیز بکرێت لەسەرەوانە و گرنگیان پێ بدرێ بۆی بتوانن ئەو کوالیەتیانە بڕەخسیێنن بۆ ئەوەی کە خەڵک باشترینەکان بخوا. پێشوازی هاوڵاتیان زۆر لە چاو ئەوەیە کە بەڕاستی ئێمە تووشی دۆخێک بووین، تووشی قەیرانێک بووین، تووشی نەهامەتیەکی ئەم کۆرۆنا بووین، خەڵک زۆرتر زیاتر حەزەکە ڕوو لە دەرەوە، بەڵام حیفێ ئەوەیە کە خەڵک بۆمان دەرکەوتوەوەی کە من ئەزمموی 15 ساڵ لە ناو ئەم بەسەلەی بازرگانی و بزنسم لێرە بەحەقەت زیاتر تەرکیزیان لەسەر گیرفانیان بەتاڵە، یعنی ئەگەر پێش ئەم هینە قەیرانە ئاوا نەبووایە تەسەوری ئەومە کرد ئەبووە پرۆژەیەک لە پرۆژە گەورەکانی کەوەی بتوانێت خەڵک وەکو پرۆژەیەکی بازرگانیەکی زۆر زەخم سیر بکرایە.